چەند بەرپرسێک هەڕەشە لە کەناڵی NRT دەکەن و داوا دەکەن کەناڵەکە دابخەی. ئەو هەڕەشانەی کە لەسەر کەناڵەکە هەبوو قەتیزما بوو لە نێوان من و شاسوارە. تەلەفۆنم بۆ هەو لە ڕقەمێکەوە ئەمیان هەڕەشەی جدی بوو، یعنی لە زانامێکەوە کە ڕقەمەکەمان لایە. پەنجەرەکەی ئێمەوە تەلەڤیزیۆنەکە دیارە، وتمەوە قەناتەکە سوتا و هاتوونەتە سەرمانەوە. لە 20 مانگە نەک هەڕەشەمان لەسەر بوو، هەڕەشەکان پراکتیزە کرابوون، بوون بە فعل.